بەناوی خی گەورەمیرە مەناوی جوتیارانی هەرێمی کوردستان و هاتوین بۆ ئێرە بەشداریمان کردووە لەم خۆ پیشاندانانە بۆ ئەوەی وەزارەتی دارایی عێراق داواکاریەکانی جوتیارانی عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی جێبەجێ بکە ئەوە ساڵێک و سێ مانگە مستحقاتی جوتیارانی عێراق و کوردستان دوا کەوتووە بەڕاستی پارە هەیە ماگانە 9 تریلیۆن دینار سەرفەکەن بۆ مەعاش بەڵام پارە نییە 4 تریلیۆن و نیو سەرفکەن بۆ 2 ساڵی جوتیارانی عێراق بە گشتی و کوردستانیش بەشێکە لەو کێشەیە بەڕاستی ئەوەتە عێراقە کوردستان هەر مەخدوورە زوڵمی لێ کراوە ئێمە هەر لەوە گرتنی گەرمەکەشا زوڵمان لێ کرا سەر لە دواکەوتنی پارەکە زوڵمان لێکرێ ئێمە شاتوین بۆ ئەوەی کەم نەبین لە دانیشتوانی تری عێراق نوێنەری هەموو پارێزگاکان هاتوون بەداخەوە تەنها هەولێر و دۆکی تیان نییە شەڵا دوو فەلاحخۆی بکردای بە نوێنەری هەولێر و دۆکیش ئێمە بە نوێنەراتی ئیقلیمی کوردستان هاتوون بە تایبەتیش پارێزگای سلێمانی و هەڵەبجە هاتوین ئێمە داوای شایستە دارایەکانی جوتیارانی عێراقەکەین بە گشتی و کوردستان بە تایبەتی بەڵام بەداخەوە سەردانی وەکیلی وەزیرمان کرد وەکیلی وەزیر بەڵێنی ئەوەی نەداینێکەوە پارەکە لە نزیکترین کاتە سەرکە لەبەرەوە خۆپشاندانەکان بەردەوامە قەرارە تا سەعاتێکی تر بچن سەردانی وەزیر بکەن سەردانی وەزارەتی دارایی بکەنەوە فەلاحەکانی جنوب ناوەڕا زۆر ناڕازین گلەیەکی زۆریان کرد لە جێگری وەزیر داواکارەکانی ئێمە 350 ملیاریان سەر کورد ئێمە داوامان کرد 350کە ئیلغا بکەنەوە لەبەرەوە 350 ملیار چارەسەری کێشەی جوتیاران ناکە لەبەرەوە ئێمە داوامان کردو بە یەک سولفە پارەی 2025 سەر بکرێ ئەوە دوو ساڵە نایە پارەمان پێ نییە وڵای بە قەرزاتیم بۆی لای قەرزم بدە 200 دلار قەرز کردیاتم بدە ئەوە دوو ساڵە بکە کاسبی واگرێ ژیان وارڕا جەنا معاشمان نییە ئیشمان نییە ئەوەی پارێکە جوتیارە نایە ئێمە بە هیچ شێوێک ناتوانین ئەم ساڵ ئیش و کار بکەین بەڕاستی من خۆم یەکێکم لەو کەسانەی کە ئەم ساڵ نەمتوانێت ئیش بکەم لەبەرەوەی شایستەی دارایی ساڵی پارمان وەرنەگرتووە بۆ ئێمە گرفتێکی زۆر دروستەکە